بینەرانی خۆشەویستی کەناڵی کوردستان 24 فەرموون لەگەڵ ئەڵقەیەکی نوێی قەلەندەرخانە. خۆشەویستان، بەرنامەی ئەم جارەشمان تەواوکەری بەرنامەی پێشومانە کە لەسەر شاعیر و مامۆستای کوردایەتی و مامۆستای نەتەوایەتی مامۆستا کامیلژیر و شعر و خەبات و بەرهەمەکانی قسەمان کرد. ئەم جارەش دووبارە بۆ ئەم بەرنامەیە برای ئەزیز و خۆشەویست کاکە ئارە کامیلژیر کە دەکاتە کوڕی مامۆستا کامیلژیر ئامادەیە لە بەرنامەکەمانە، هەروەها برای ئازیز کاکە گۆران لوقمان بە ئامیری عود ئامادەیە لە بەرنامەکەمانە. بەخێر هاتی کاکە گۆران، بێگومان لەگەڵ هاوکارم خەندەخان. بەرنامەکەمان بە گۆرانی خاڵۆ خاڵۆ دەست پێ کرد. ئەم گۆرانیە تا ئیسە لای خەڵک وازانراوە هینی شاعیرێکی ترە، کەس ئاگاداری ئەوە نییە ئەم شعرە هینی مامۆستا کامیلژیرە. مێژوی ئەم شعرە چیە و چۆن دەستی پێ کراوە بە گۆرانی کاتی خۆی؟ بەڵێ ڕاستە، خەڵکانێکی زۆر تەنانەت ئەو هونەرمەندانی کە گۆرانەکەشان وتۆتەوە، وەکو مامۆستا عەلی مەردان، وەکو ناسیر ڕەزازی، وەکو عەلی مەردان کە وتوانێتەوە بە هەڵەوایان زانیوە کە ئەم محەممەدی ماملێش بە وتێتەوە. بەڵێ محەممەدی ماملێ وتێتەوە. بە هەڵە تێگەشتون کە ئەم شعرە شعرێکی کۆنە و شعری مەحویە گەر هەڵە نەبم. بەڵام خۆی لە ڕاستیە چیرۆشی ئەم هۆنراوەیە چۆنیە. لە ساڵی 1960 تا خوالێ خۆش بوو نەجمەدینی مەلا لە خەمخۆری خۆی بۆ کەلتور و بۆ هۆنراوە کۆنەکانی کوردی لە لێکۆڵینەوەیەکدا لەسەر پارچە کاغەزێک سەر پارچە چەرمێک هەڵە نەبم چەند بەیتێکی ئەم شعرە بە زاراوەی هەورامی دەدۆزێتەوە کە تەنها دوو بەیتە. خەڵکی زۆر واتەگەیشتون ئەم هۆنراوەیە وەرجێڕانی شاعری گەورە پیرەمێردە لەو تێکستە ئەسڵیەوە، بەس لە ڕاستیە خۆی تەنها و دوو بەیتەیە. زیاتر شعرەکە کە گوێی لێگری لە بەروی دەبڕگەیەوە هەستەکەی ئەمە شعری زاراوەی گۆرانەوەتەی هەورانی مەولەویە یا بێسارانیە یا شاعرانەیە وا هەستی پێ. زۆر ڕاستە، خۆی هەر باش تەواو کراوە لە بەرەوەی خوالێ خۆشببوو نەجمەدینی مەلا لە ڕۆژنامەی لە گۆڤاری ژینە بڵاوی دەکاتەوە لە خۆزگەیەشێکە بوو کە بتوانێت ئەم هۆنراوەیە تەواوکە. سەوەکوتم تەنها دوو بێتە لەواشە بە نوقسانی دۆزرابێتەوە تاوەکو ڕۆحی مەولەوی شاد بکاتەوە ببوورە هی مەولەویە. باوکشمەشان لەو سەردەمەت ها زۆر گەنجە و لە سەرەتای
نووسین و بڵێن ژیانی ئەدەبیایەتی گوڕایەتە بەرخۆی و برادەدا کە هۆنراوەکە تەواوکە. کە ئەگەرێک تۆ بەرێنەوە پێشتر کە هۆنراوەکە دۆزرێتەوە نەزمەدینی مەلا لە قەلەندەرخانەکەی خۆیەوە لە سابوونکەرانەوە بەڕاکردن تا بەردەکی سەرا ڕاکا و وەکو ئاڵایەک شارەکەی بەدەستەوە لێ مەولەویزی نو بۆتەوە هەڵی وازان فەقیرە تێکسووە. بەرحاڵ دوایی باوکم دەست دەکات بە تەواوکردنی هۆنراوەکە و وەکوسە خات و خەندەخان بۆ دەنگە خۆشەکەی بە هەمان هەناسە و بە هەمان زمان شێعرەکە بە هەمان هەناسە و بە هەمان هەستەوە بڵێ. بێگومان کامیلژیر کۆمەڵێک کتێبی هەیە، ئەنی کتێبەکان جیاوازیشن وەکو نووسین، چ وەکو شعر، چ وەکو ڕەخنە، چ وەکو توێژینەوە هەندێکی. بڵێ ژمارە ئەو کتێبانە چەند و هێندەی تۆ ئاگادار بیت؟ کۆی نووسینەکانی باوکم لە کتێب و لێکۆڵینەوە و شانۆنامە و ئەوانەدا تقریباً زیاد لە 75 بەرهەمە. ئەمەجگە لە سەدەهان وتار و نامێلکەی کورد. وەکو کتێب کتێبی چاپکراوی وەرەقەیە خود ئەلکترۆنی زیاد لە 16 خاوەنی زیاد لە 16 کتێبە. بابەتی کتێبەکان زیاتر چین، یعنی ئەوانەی کە ئێمە لە ئەڵلقەی پێشوا باسی کتێبی کوردایەتیمان کرد کە کتێبێکی تایبەتە بەڕاستی کە بڵێن وەکو سرود و وەکو بیر و وەکو فەلسەفەی کوردایەتی گەشتۆ بە خەڵک، بەڵام گەلێک دیوانی شعری تریشی هەیە وەکو شعر کە باسی بکەین. ڕاستە بڵێ هۆی یەکەم کتێبی چاپکراوی نازەنینە کە ئەوە زیاتر شعری غەزەل و شعری خۆشەویستیە. پاشان کتێبەکانێکی کامیژی زیاتر کتێبی سیاسین و یاخود بە شێوەیەکی کە بڵێن نەتەوەیین، بەڵام لە هەمان کاتە کتێبی جوانیشی هەیە، جوانی ئافرەتی هەیە، دیوانی جوانی بڵێ. بڵێ باوکی بەڕێزت باوەڕی بە حیزب نەبووە، باوەڕی بە حیزبایەتی نەبووە، زیاتر لەگەڵ ئەوەیە بووە کە تاکی کورد ڕۆشن فکر بێ و بیر و باوەڕێکی نوێگەری هەبێ. گەر بتوانی لە دیدی خۆتەوە باسی ئەم لایەنەی باوکت، ئەم دیدەی باوکت، بیرکردنەوەی باوکتمان بۆ بکەیت. زۆر ڕاستە. ژیر هەرگیز بڕۆی بە خەباتی حیزبایەتی نەبوو یاخود فرە حیزبایەتی. ژیر بڕۆیوا بوو کە وەکو استراتیژ نەتەوەی کورد پێش گەیشتنی بە قۆناغی سەربەخۆیی پێویستەکە لە ژێر چەتری خەباتی یەک حیزبدا کۆ ببێتەوە. هەر بۆیە کاتی خۆشی کە کۆمەڵی ژیانەوی ئازادی و یەکسانی و یەکێتی کوردیان دامەزران کاژی هەر ناکۆمەڵە نانە ناحیزب. و بەردەوام باوکم زیاتر وەکو کەسێکی سەربەخۆ کاری کردووە. لە دوای کاژیکیشەوە هەر بە سەربەخۆ ماوەتەوە، تەنها وەکو بیرمەندێک و وەکو کەسێکی خاوەن هەڵگر و دانەری فەلسەفەی کوردایەتی هەرکاری کردووە. ڕاستە ماوەشی کورد لەگەڵ پارتی سەربەخۆی کوردستان پاسۆکە کاری کردووە کە ویشە داتاشتاوی بیر و فەلسەفەی کاژیکە. ماوەشی کەم نهێنی یارمەتی داون وەکو نووسین و بیر و بۆچوونەکانی بۆ ناردون لە ڕێگەی ئەو زەمانە تەتەریان پێوتووە کە باوکم لە شار بۆوان لە شار بوون و پاش گەڕانەوەشیان بۆ ناو شار لە دوای ڕاپەڕینەکەی بەهاری 1991 ئەو بوو باوکم دەستەی سەرکردایەتی کاژیشان پاسۆشیان دروست کردووە. باوکشم هەردوای بوو بەندامی سەرکردایەتی ئەو حیزبە. لە دوای ئەوە کە پاسۆک لە دوای بە بڕیاری کۆنگرە برایاندا بچنە ناو پارتیەوە، باوکم زۆر بە کورتی چۆ ناو کۆنگرەی پارتیە و ماوەشی زۆر کردووە ئەوە هاتە دەرەلێ و هەر بە کەسێکی سەربەخۆ مایەوە تا کۆتایی ژیانی. ڕۆحی شاد بێ. ئەوەی ئێمە من ئەیزانم لەبارەی مامۆستا کامیلژیرە وەکو کەسی خودی خۆم کە ناسیمە لە نزیکەوە، بەڕاستی کەسێکی زۆر جددی بوو لە هەموو شتێکە هەندێک جار ئەو جددیەتەی زۆر کەس تەحەمولی ناکرد.
جا من حەزەکەم بزانم ئایا لە ژیانی ئێوە خۆشیە لەگەڵ ئێوەشە هەر بەو جۆرە بوو مامۆستا کامیل شیر؟ بە دڵنیایەوە باوکم لەو کاتی پێویست وایە جدی دەبوو، لەو کاتی پێویست وایە گاڵتا مێز و قسە خۆشی کردە قسووری ناکرد. لە ژیانی خۆیان وەکو بە ئینگلیزی وترێ ئۆرگەنایزیشن کەسێکی زۆر ئۆرگەنایزەوە، زۆر ڕێک بووە لە هەموو شتێکی دەنووسیەوە، هەموو شتێک پێشتر بە پلانی بۆ دابنرایە. کەسێکی لە شوێنی خۆیان ڕووخۆش و قسە خۆشی و لە بیرمانەشێ کەسێکی زۆر گەشتبین بوو، لە قورسرین کاتە کامیژی دایمە گەشتبین بوو، قەت ڕەشبینیمان لە باوکمان نەبینیەوە کە بەڕاستی وەش کاریگەرێکی زۆر ئەرێنی هەیە لەسەر ئێمە وەکو نەوەی ژیر. کاتیەوە هاتووە شعرێ بکەین بە میوان کاک حەمید و کاک گۆران. هاتم نووسبووی مەستی خەوبینین، سرم نایە لای سەری سەرسەرین، بای هەناسەم دای لە قوڵم و گۆنا، ڕوشانی و تکتک خوێنی لێهێنا، هەوای پێڵووی چاو کە ئەم تروکان، نمنم خوێنی سەر ڕووتی ئەمەیان، ڕەشدا ئەگیرسا تۆز تۆز خوێنی ئاڵ، بەڕیز لێدەبوو بە خەرمانەی خاڵ، بزەی دەم خەوت گۆنای ئەلەران، خاڵی خوێنکردەی یەک یەک ئەوەران، ڕوو ئەبوو بە ڕۆژ، ڕۆژ ئەبوو بە شەو، شەو ڕۆژ بە تیشکی گۆنای مەستی خەو، منیش وەک مەلی شەوارە کەوتوت، کاس و سەرسوڕما و سەرسامی سای ڕووت، بە هیوای ماچی جێگە خاڵی ڕەش، دەمم ئەبرد بۆ ڕووی ڕۆشنی گەش، کەچی لە بەختی ناکامی پوتە، وێنەی خۆمەدی لە تەختی ڕووتە، دەمم لێی نەدا نەبا ڕووی شاگوڵ، گەردی لێو بگرێ و لێم بڕەنجێ دڵ، وازم لێ هێنا لە ڕووی ڕوو ڕۆژین، ناچار چوومە سەر دەم و لێو مژین. دەم خۆش کاک حەمیدگیان، دەست و پەنجە خۆش بێ کاک گۆرانگیان. کاک ئاراگیان، وەکەزانین باوکی بەڕێزت خولیای فێربوونی زمان بۆ، زمانی فەڕەنسی زانیوە، ئینگلیزی زانیوە، زمانی ئەڵمانی زانیوە. ئەم خولیایە چۆن لە نووسینەکانی ڕەنگی داوەتەوە؟ بەڵێ هەڵبەتە حەزی باوکم بۆ فێربوونی ئەو زمانانەوە، بۆ ئاشنابوون بۆ بە کەلتوری ئەو نەتەوانە، و ئەوەش تاکید بۆ ئەوە بۆ بۆی کە ئەو شارەزایی و ئەو زانیارێنی کە لەو کەلتورانە وەرێگرێ بهێنێتەوە بۆ کوردستان و بیخاتە خزمەتی نەتەوەکەی. وەکو ئاماژەت پێدا باوکم لە سویسرا چەند کۆرسێکی زمانی فەڕەنسی وەرگرتووە و دواتر پەیمانگای گۆتە کۆرسی زمانی ئەڵمانی کردووە و لە بەغداد چەند کۆرسێکی زمانی ئینگلیزی کردووە. و ئەمانەش هەمی بۆتە ڕاستی زیاتر بۆتە هەوێنێک بۆ کارەکانی بەتەشید. هەروەها گەشتەکانێکی کە بۆ ئەوروپا کردوێتی ئەوانەش هەم وەکو شعر و ئەزمون ڕەنگی داوەتەوە لە بەرهەمەکانیان و هەم دنیا دیدەیی تاوان فراوانتر بووە. بێگومان وەکو دیدی فکری و سیاسیشەوەش کاریگەریە بێشک. بە هەندێک شعریشی هەیە باسی ئەو حاڵەتانی خۆیەکە کە لە ئەوروپا ژیاوە. بەڵێ بەتاشید تایبەتی کرد لە بودابست بووە و لە وڵاتی هەنگاریا لەوەیە کە شاوان وەکو گەنجێک تاوان چۆتە دەرێ و چۆت بۆ یانەکان دیخەت بێت کتێبی جوانیە زۆر بە وردی باسی ئەو ڕووداوە ناکاوە بە قسە سامی خۆی بە و کەسێک هەڵبەتە بینیوێتی لەو یانەیە و عاشقی بووە سێرەکی زۆر بە جوانی باسی وەسفی کەسەکە و وەسفی
ئەو شوێناکە کە تایە بووە. بێگومان لەم جۆرە ئەدەبیاتە لە لای هەندێک شاعری تریشمان هەیە لای گۆران بە تایبەتی کە باسی ئەو شوێنانە ئەکات کە شوێنی خۆشی و کەیف و سەفا و بڵین دانیشتن و کۆبوونەوەی کوڕ و کچ و ئەمانەکە لە شعرەکانی یعنی ئەمە هەتا تەنانەت لەو ئەم کتێبەی کوردایەتی و شاڵای دژە ناوخۆیەکان زۆر ئاماژە بە شعرەکانی گۆرانەیە کە گۆران کەسێکی چەپ بووە بەڵام هەستی نەتەوەیش چۆن بۆ لای گۆران کە ئەم زۆر ئاماژەی پێەکات زۆر ڕاستە. کاک ئاراگیان وەکو کاریگەری چ شاعیرێکی لەسەر بووە شاعیرەکانی پێشخۆی؟ کامیژی بەڕاستی زۆر سەرسام بووە بە مەحوی تەنانەت لێکۆڵینەوەیشی هەیە و کتێبێتر بێ بە کتێبێکیش بەڵێ کتێبێکە لەبارەی مەحوی دروستکەوە بڵێ وەروەها زۆر سەرسام بوو بە پیرەمێر هەموەکو شاعر هەموەکو کەسایەتێکی نیشتیمان پەروەر بە تایبەتی دایمە باسی ئەوەیە کرد کە پیرەمێر چۆن نەورۆزی کوردی لە قۆناغێکی زۆر لۆکاڵیەوە کە بۆنێکی گەورە نەبوو یەکردی بەم بۆنە گەورەی کە ئێستا هەمومان هەموو ساڵە لە 20 مانگە 20ەکە یادەکەینەوە و بێگومان سەرسامیش بۆ بە کارەکانی گۆران و هەر گۆرانیشی لە نزیکەوە ناسیوە کاتێک کە چۆتە بە وەرگرتنی خەڵاتەکەی لە گۆڤاری گەلاوێژ بزانم لەوێ ڕوبەڕوو گۆرانی ناسی و مابەشیش وەکو هاوڕێژ بوون هەرچەنە فەرقی تەمەنیی زۆر هەبوو لە بینیانە و دید و بۆسوونی سیاسیشیان جیاواز بووە گۆران کەمێک چەپ بوو و باوکشم نەتەوەیی بوو. بەڵێ کاگارە پێم وایە کاتیەوە هاتووە خەندەخان شعرێکی تری مامۆستا کامیژیمان بۆ بێنێتەوە. ئەم هەموو گۆرانیە بەسەر گوڵدا بوو ئەوە گوڵ و ئەمەش لێو خولچەی گوڵە باخ جارێکە بشکوێ سوورە چێتەوە لێو هەردەم کاتی بزەی ئەبزوێ گەشە بێتەوە گوڵ هەر بۆ بۆن و بۆ دیمەن دیارە تەمەن کورت و کەم لێو ئاڵ و تەڕ و پڕ ئاودارە شیرین و زۆرتەم هەنگ بۆ مژینی گوڵ ڕێگە ئەبڕێ بەڵام من بۆ لێو ئارەزوو پەردەی نەزاکە دەدرێ پەرۆش و پەشێو لێوت پاراوە تونگ و پڕ بەدەم کە ڕوود ئەگوشم ئەبمەوە کۆرپە و گوڕووگاڵەکەم تێر تێر ئەی مژم. نەمخۆش خەندەخان زۆر سپاس دەست خۆش کاکردوارە. کاگارە ئێمە حسابی ئەو تەمەنی کامژیر بکەین کەم کەس هەیە لەو تەمەنە زۆر دەستی کرد بێ بە هات بێتە ناو کۆڕی خەباتەوە هات بێتە ناو کۆڕی شعر و ئەدەبیات و نووسین و بیر و باوەڕەوە بەڕاستی ینی 1940 هەتاکو ئەم ساڵ بەداخەوە کە کەمتر لە 2 مانگ لەمەوە پێش مامۆستا کامیلجی کۆچی دوایی کرد بەداخەوە 76 ساڵەکات لە خەبات و نووسین ینی لەو باوەڕام کەم کەس هەیە ئەو مێژوە دوور و درێژەیە بێت بە تایبەتی شعری یەکەمی کە بڵاو کراوەتەوە پێم وایە لە 16 ساڵی ئایا شتی چیە هەژار لە جەژنە ساڵی بەم مێژوە دوور و درێژە ئەوەی لە مامۆستا کامیلژی بینین بە حیاتی ئەو بیر و باوەڕی لەسەری بۆ لە هیچ شوێنێک و لە هیچ کاتێکە نەوت تەنازولی لێکرد نە ئەچەمایەوە ینی هەر بەردەوام بۆ لەسەر بیر و باوەڕە نەمێت چەند هەڵوێستێکی لەو بارەیەوەی مامۆستا کامیلژی بزانین هەتا دواساتەکانی ژیانی هەر لەسەر هەمان بیر و باوەڕ و فەلسەفە بوو لەسەرەوە تووشی چەندەها کێشە بووە لە هەموو کات و زەمانێکە ینی هەگەر هەر بگەڕێنەوە لە سەرەتاکانی دروستبوونی کاژیک و بڵاوکردنەوەی کتێبی کوردایەتی ترێکی
دوژمنایەتێکی زۆری ئەکرێ لەلایەن ویستم ئەوە بڵێم دوژمنایەتی نەک هەر لە دوژمنانی کوردەوە هەندێک جار لە ناو خۆ لە بڵێم لە ئایدۆلۆژیەکانی ترەوە بە تایبەتی چەپەکان بەڵێ ڕووکو پێشتر لە بەرنامەیەکەم ئاماژەمان پێدا لەو سەردەمەدا بیری کۆمۆنیستی و چەپی تاوەتی سایتەری کرد بوو بەسەر تاکەکانی کورد بە تایبەتی لە باشووری کوردستانە و لەو سەردەمەدا ئەوان بە تایبەتی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئەوانیش هەر بەشی خۆی کاریگەری سۆڤێتیان لەسەر بوو دیبێتێکی گەورە هەبوو لەسەرەوەی کە ئایا کورد نەتەوەی یا نەتەوە نییە چکە بە پێی مەرجەکانی ستالین کە کورد ئابووری سەر بەخۆی نییە مانای وایە نەتەوە نییە جا لەو کاتەیە بیری کوردایەتی و کاژێک دروستە بێ ینی ئاڵنگارێکی زۆر گەورەیە بێ بۆ ئەوان بۆیە بە هەموو شێوە دژایەتیەکەن بەڕاستی یەکێ لە شتەکانی کاملژیر لە ژیانیدا و هەر بۆیە تووشی گەرمە و کێشێکی زۆریش بووە ئەوە بوو بیرەکانی زۆر پێشکەوت و خواز بوون و لە هەموو شوێنێک شخصی خۆیەک زۆر بوێر بوو کەسێکی تابڵی بوێر بوو و قەتسڵی ناکردەوە لەوەی ئەو شتە بەدڵی و کەسانەیە کە لە دەورین بەدڵێ و جەماوەرەیە کە لەوێیان یاخودنا هەروەکوتم ئەنی ئەوە بووە ئەوەی کە تەنانەت پێشبینیەکانی زۆر پێشکاتی خۆی پێشبینی شتەکانیەکە ینی کە بۆ گۆڕانە سیاسیەکە بزەبەدەن لەو کاتێکە کە و باسی کە خەڵک تەپڵی برایەتی کورد و داگیرکەرانی کوردستانیانەدا و تایبەتی کۆمونیستەکان بەرنامێکی پتەیان هەبوو کە کورد بتوێنەوە لەنا ئەو گەلانی کە داگیریان کردوون سێرەکەی ژیر لە ڕێی کتێبی کوردایەتێکە و لە ڕێی فەلسەفەی کاژیکەوەیە کە ئەڵێمە هیچ بەرهەمێکی نابێت بۆ کورد و فعلەن هەروەش دەرچوو لە ئاخیرا کە هیچ بەرهەمێکی نەبوو بۆ کورد. بەڵێ کاکاراگیان شەری درەختی کوردایەتی پەیوەندی بە خودی باوکی بەڕێستەوە چی بووە؟ بەڵێ بسیارێکی زۆر لە کاتی خۆیەتی هەروکە پێشتر باسی باوکم مەکرد کە دژایەتێکی زۆر کراوە تەنانەت لە ناو لە کەسانی نزیکەکانی لە دەوروبەری خۆی و تەنانەت لە بزرگنەوەی کاژێکیشە لایەن هەندێک کەسی دیاری کراوە دژایەتی کراوە. درەختی کوردایەتی وەکو جێڕانەوەی چیرۆشی باوکمە تاوان درەختی کوردایەتی یەکێکە لە شاکارەکانی هۆنداوەکانی باوکم لەبەرەوەی سەرەتا باس دەواکە کە چۆن تۆی وەشاندووە چۆن هەڵی داوە بیری کوردایەتی بڵاو کاتەوە لە ناو نەوەری یەک لە دوایەکەکانی کووردا و باسی واکە کە ساڵی 91 درەختی کوردایی ساڵی 91 نووسراوە دوای ڕاپەڕین و باسی واکە کە چۆن کەسانێکە بوون کە پێیان وتووە ئەمە خەیاڵە ئەمە شتێکە هیچ ئەنجامێکی نابێت تەنانەت خۆکو خۆی لە بەیتێکی شعرەکەیاڵێ پێیان وتووم ئەتکەن بە پەنگ سەرەکە لە باسی خۆی ئەکا کە چەند وەکو جەنابەت دامەژت پێدا کە چەند سوور بووە لەسەر ئەو ڕێبازەی خۆی و چەند پەیوەست بووە بەو شتانی کە بڕای پێی هەبوو تا دواساتەکانی ژیانی کە لێرا دووبارە لە هۆنراوەکە یەتەوە سەرەوەی کاڵێ چکە تۆم نەژاد بوو بەهرەمەند بوو بەو شێوەیە لەبەرەوە دەختی کوردایەتی بە تاوەتی باسی قۆناغەکانی بەتەشیر و باسی هەموو قۆناغەکانی ژیانی باوکمەکە تا ساڵی 90. ئازیزانی قەلەندەرخانە بە سرودێکی جوانی کامیلژیر سرودی لاوان کۆتایی بە بەرنامەی قەلەندەرخانەی ئەم شەومان دێنین تا دیداری داهات و هەر شاد و سەرفراز بن. ئێمە ڕۆڵەی بیری تازەی ڕابەرین ئێمە کوردی جەربەزەی تێکۆشەرین ئێمە ڕۆڵەی بیری تازەی ڕابەرین ئێمە کوردی جەربەزەی تێکۆشەرین بۆ وڵات و سەر بەخۆی و ژینی شاد خێنە ڕێژین لەش هەرێژی نەفسەرین کوردستان کوردستان ئێمە بۆ تۆ سوپەرین